بەیاننامەیەکی هەرێم گڕی لە بەغدا بەردا. ئایا حکوومەتی عێراق کارتی بۆڕینەوت لە دەستی هەرێم دەسووتێنێت؟ لاوەرچەرخانێکی کتوپڕ و مەترسیداردا وەزارەتی نەوتی عێراق پەیامێکی ڕاشکاوانەی ئاراستەی هەرێمی کوردستان کرد و وتی سەردەمی پشتبەستن بە بۆڕیەکانی هەرێم کۆتایی هات. حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق ئاشکرای کرد کە بەغدا بە خێراییەکی پێوانەیی کار لەسەر نۆژەنکردنەوەی هێڵە نیشتیمانیەکان دەکات. ئێستا تەنها 100 کیلۆمەتر ماوە بۆ ئەوەی بۆڕی عێراق تورکیا تەواو بێت کە ڕێگا دەدات ڕۆژانە تا 250,000 بەرمیل نەوتی کەرکووک بەبێ تێپەڕبوون بە خاکی هەرێمدا بگاتە بەندەری جیهان. ئەم هەنگاوە تەنها سەرەتایەکە. بەغدا بە دوای دەرچەی جێگرەوەدا دەگەڕێت لا سووریا و ئوردەن تا نەخشەی وزە بە تەواوی لە بەرژەوەندی خۆی بگۆڕێت. لە بەرامبەر ئەم جوڵەیەدا ناوەندی شیکاریستان دەرهۆشداری توڵ دەدات و ڕێگریەکانی هەرێم لە بەکارهێنانی بۆڕیەکانی بە دووبارەکردنەوەی هەڵەی ستراتیژی ئابووری سربەخۆ ناو دەبات. ئەم کەلێنە سیاسیە نەک تەنها مەترسیەکی ڕاستەوخۆیە بۆ سەرموچەی فەرمانبەرانی هەرێم، بەڵکو دەبێتە هۆی یەکگرتنی لایەنی شیعە و سوننەکان دژی پێگەی دەستوری هەرێم. بەغدا بڕیاری داوە چیتر چاوەڕێی ڕێکەوتنە ئاڵۆزەکان نەکات و کلیلی هەناردەکردنی تەنها لای خۆی بێت. هاوکات حیزبەکەی محەممەد حەلبوسیش داوا دەکات کێڵگەنەوتیەکانی سنووری پارێزگای کەرکووک و مووسڵ لە بندەستی حکوومەتی هەرێم دەربهێنرێت. ئەوەش وەک ئاماژەیەک بۆ کێڵگەی نەوتی خوڕمەڵا کە ڕۆژانە زیاتر لە 100,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت. ئەگەرچی بارزانی داوای دانوستانی لەلایەنە شیعیەکان بۆ چارەسەری کێشەکان کرد، بەڵام تا ئێستا هیچ لایەنێک وەڵامی نەداوەتەوە. ئەمەش دەستپێکی وەرزێکی تر دەبێت لە ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا کە تەنها موچەخۆران و خەڵکی کوردستان بەهەجەکەی دەدەن.